فاروق عومەر کە بەڕێزیان لە پسرەی هۆبەی چارەسەری سروشتین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ من دامادەیە لە ستۆدیۆ. کاک فاروق بانیت باش و بەخێراتی. بانیێوش باش و سپاس بۆ تۆ بۆ بەرنامەکە بۆ گەلی کوردستان. زۆر سپاس بەخێراتی سەرچاوان. کاک فاروق هەر سەرەتا باسێکی ئەم هۆبەیەمان بۆ بکەی کە ئەم هۆبەیە ئەرک و چالاکیەکانی خۆی لە چیا بینێتەوە، لە چەند بنکە و ناوەند و مەڵبەندی تەندروستیدا دەتوانن هاوڵاتیان بچنە ئەوێ یاخۆی سەردانکەم بۆی کە چارەسەری سروشتیان بۆ بکرێ. سەرەتا ئەمە چەند ڕۆژە لەوە پێش 8 سپتەمبەر بۆ ڕۆژی جیهانی چارەسەری سروشتی کەوتە ڕۆژی جمعەوە بەڵێ بەس ئێمە هەر ڕۆژی شەمە مەراسیمێکی گەورەمان لە هۆتێل تایدانێک بۆ ڕێخستن. پیرۆزبای ئەو ڕۆژەکەم لە زۆر چارەسەرکارانی سروشتی لە تەواوی دامەزراوە تەندروستیەکان و بە تایبەتی شاری سلێمانی و هەرێمی کوردستان و جیهان. بەڕاستی ئێمە هۆبەی چارەسەری سروشتی لە ساڵی 2008 لە دیوانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی کراوەتەوە. ئەم هۆبەیە سەرپەرشتی چارەسەرکارانی سروشتیەکە لە تەواوی سنووری بەڕێوەبەرایەتی سلێمانی بەڕێوەبەرایەتەکانی چەمچەماڵ، دەربەندی خان و ڕۆژهەڵات. ئەرکی ئێمە ئەوەیە بەدوای ڕێخستنەوەی کاری چارەسەری سروشتی و دابینکردنی چارەسەرکاری سروشتی بۆ ئەو شوێنانی کە پێویستە، بەدواتە چوون بۆ کێشەکان، هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکان و دابینکردنی پێداویستیەکان. ئەوەی کە لە توانای ئێمە بێ ئەیکەین و کوردوشمانە و بەڕێوەبەرایەتەکە کردوێتی هەنێک شێ لە سنووری دەسەڵاتی ئێمەیانێ بەڕاستی کاوە ئەکەوتە سەر وەزارەت و سەر بودجە و ئەنجومەنی وەزیران. کە دەڵێ دابینکردنی چارەسەرکاری سروشتی بۆ بنکە و ناوەندە تەندروستیانە، دابینکردنەکە چۆنە؟ بە پێی چ پسپۆڕیەکە؟ ئەو کەسانەی کە ئێوە دەڵی دابینیەکەی بڕوانامەی تایبەتیان هەیە بە چارەسەری سروشتی یاخود لە ڕێگەی خولەوانێ توانیویانە پسپۆڕی وەرگرن؟ ناخێر، ئێمە بڵێن ئەم هۆبێ سەرپەرشتیاری 32 شوێنەکە لە نەخۆشخانە و سنتەر و مەڵبەند و بنکەکان خۆیە بینێتەوە کەمانە چارەسەرکاری سروشتی تێیەکارەکان هەمویان هەڵگری بڕوانامەی دبلۆمن لە بواری چارەسەری سروشتی و هەموو پسپۆڕی خۆیانە و ئێمە لەوەکو کەرتی گشتی هیچ کەسێکمان نییە و کە هەڵگری ئەم بڕوانامەیە نەبێت و کارکاتی چکە تەخەسوسات بڵێن لە بواری کەرتی گشتی و لە هەموو بارەکانە بێ کەسەکە هەڵگری بڕوانامەیەک بێ. دەورات تەنها پاڵپشتە بۆ ئەو بڕوانامەی کە تۆ هەتا. من لەم بوارەیە بڵێن پسپۆرێک من هەیە لە بواری چارەسەری سروشتی بڕوانامەیەکم هەیە، بەس حەزەکە مەسەلەن لە بواری پشتە، لە بواری ملا ئیشکەم، مەسەلەن لە بواری ڕاهێنانەوەی بۆ کەسانێک کە تووشی جەڵدا بن، ئەچم لەوێ چەند خولێکی تایبەتمەند ببینم. لە بوارەکەشە جارێکی تر تەخەسوس وەرەگرێ؟ لەوەشە تەخەسوس ئێستا جیهانی ئێستا بە عالەم بەگشتی بەرەو تەخەسوسات دەڕوە. یعنی ئێستا گشتگیر بێ. بەڵێ ئێستا ئێمە خۆمان گشتگیرین، یعنی و چارەسەرکاران سروشتی ئێمە تقریبان گشتگیرین لە هەموو بارەکەی ئیشەکەین. بەڵام ئێستا لە عالەمە ئەم پسپۆڕیە وربووەتەوە کە هەر کەسە مەسەلەن من چارەسەرکارێکی سروشتیم تەنها لە بوارێکە ئیشەکەم، هەموو بارەکە نابینم. مەسەلەن هەیە بەس بواری ڕاهێنانەوە ئیشەکە، هەیە بەس لە بواری ئەلکترۆ، یعنی ئەوانەی بەکارهێنانی جیاز و ئامێر بەکارهێنن، هەیە تەنها لە بواری پشت و بەو شێ تەخەسوسەکان وربووەتەوە چکە ئیتر هەموو شتێک بەرەو پسپۆڕی ئەڕوا، لەبەرەوە ئەمەش بەرەو پسپۆڕی ئەڕوا. بەڵام ئێمە لێرە تەنها لەبەرەوە بە حکمی هەڵگری بڕوانامەی دبلۆمان هەیە. ئێستا لە پلانی ئەومان هەیەدا تەنسیقمان کردووە لەگەڵ شوێنەکان قسەمان کردووە کە هەوڵڵێن کە کۆلێژی چارەسەری سروشتی بکەینەوە، چکە ئیتر لە کۆلیژەوە بەرەو تەخەسوسی دەتوانی زیاتر بڕۆی. تا ئێستا پزیشکی پسپۆڕمان نییە کە خاوەن بڕوانامی بەکالۆرۆس و ماستەر و نەخێر، وەکو چارەسەری سروشتی نیمانە بەداخەوە. زۆرترین چارەسەری سروشتی لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیایە، بەڵام بەداخۆ هیچ کۆلێژێکمان نییە. بەس بەسپاسەوە ئێمە لە دوو شوێن هەم لە کەرتی گشتی و من لە کەرتی تایبەتی خەریکیەوەی قسەمان کردووە کە ئیشەڵا لایەنی کەم ساڵی داهاتوو هەندێک شوێنی کشمان هەیە لەوە چێ لەم ساڵا بتوانێت کۆلیژەکە بکەینەوە. بۆ کەرتی تایبەتیش کاک فاروق ئاماژەت بەوە داکەوێتە کەرتی تایبەت. لە کەرتی تایبەتیشە هەموو ئەو کەسانەی وەکو چارەسەرکاری سروشتی لەوێ کار دەکەن دەبێت خاوەنی ئەو بڕوانامەیە بن کە تایبەت بێ. بەڵێ کەرتی تایبەتیش هەمان شتە، چونکە تۆ نەخۆشکێتە کەرتی گشتی هەمان ئەلۆچێ نەخۆشە بچێتەوە کەرتی تایبەت. لەبەرەوە بەڕاستی ئەبێ هەمویان هەڵگری بڕوانامە بن لە بواری چارەسەری سروشتیە. بەداخەوە ئەم بەدواداچوونە ئەکاتەم لێکۆڵ ئێمە بەداداچوونەکەین ئێمە چەند لە ڕێی چەند لیژنەیەکەوە ئێمە لیژنەی بڵین خۆمان هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی بەشی پشکنین و بەداداچوون کە ئەم هۆبانەی سەر بە بەڕێوەبەرایەتی چەند هۆبێکی تریشین لیژنەی تایبەتمەندی خۆمان هەیە بۆ کەرتی گشتی و کەرتی تایبەت بەداداچوونەکەین. هەروەها بەسپاسەوە کە حکوومەتی لە سندیکای کارمەندانی تەندروستی لقی سلێمانی لەوێش لیژنەی تایبەتمان هەیە و هەر دوێنێ لیژنەمان گەڕا و سەردانمان کردووە بۆ زانیاری بەڕێزێ. لە ڕێی ئەم لیژنانەوە ئێمە ئەمانەیە بچینە ئەو شوێنانی کە کاری چارەسەری سروشتی تیاکرێ. ئەو کاتە بڵێن کەسێکیش کەیە لەو شوێنانەی شەکا ئەبێ پێشەکی بێ بۆ لای ئێمە داوای مۆڵەت بکات.
چکە مۆڵەت لە سندیکای کلینیکان لە سندیکای کارمەندانی تەندروستیەوە درێ تەڵەب پێشکەشەکە بۆ داواکاری کە شوێنێک بکاتەوە ئێمە بەدەداچوونەکەین کەشی شوێنەکەی بووەکەین لە بڕوانامەکەی کۆڵینەوە ڕاستە هەنێک کەس لێرە و لەبێ بەس ئەوە تاکوتەرە شتێک کەم بێ بەڵێ بەشیەوە سەرپێچی هەیە و خەڵکێک مەسەلەن حەزی لەم بوارەیە بەڵام بڕوانامەیەکی نییە بەڵامی ترێمە ئەوانە هەمووی ئیجراتەکەین و هەمووی بە راپۆرت و بە کۆنووس سەر و خۆمانی لێ ئاگادارەکەینەوە و کەو شوێنانە ئیجراتەکان بۆ کەسانە چێبێکە خاوەنی بڕوانامەنین و ئیتر ئەگەر شوێنێکیان کردبێتەوە یاخود لە شوێنێکە چارەسەری سروشتی ئەو کەسێ خاوەنی بڕوانە نەمێ بڵێن ئیجراتەکە بەرامبەری بە شوێنەکە دابخرێ هیچ ئەمە مەجالیتیانە دابخرێ بەڵام کەسێک ئەکرێ مەسەلەن من سەرمایه‌دارێکم پارێکم بەدەستەوە چەند چارەسەرکارێکی سروشتی بێنم وەکو چۆن لە سەرمایە گوزارێکی تیاکەم ئاساییە کەسێک بێنە خەڵک بێنێ و سنتەرێ بکاتەوە شوێنێ بکاتەوە ئەمەیان ئاساییە بەڵام کەسێک گەر خۆی خاوەنی بڕوانامەکە نەبێ و هەڵسێ بەم کارە چونکە ئەم کارە بەڕاستی زەرمەند ئەیە ئێمە مەسەلەن من کە دیبلۆمێکم 2 ساڵ پسپۆریم خوێندووە خیبرێکی مەسەلەن زار لە 20 ساڵم هەیە لە کەرتی گشتیە لە کەرتی تایبەتە تۆ بەم خیبرێ و بەم پسپۆریە ئەتوانی کارێک بۆ نەخۆشکە ئێگەر تۆ ئەمەد نەبێ هاتووی لە ڕێی دەورێکەوە لە شوێنێک و مانگێ 2 مانگ دەورێکی بینیوە سەیری کۆمەڵی یوتیوب کردو و ڤیدیۆ کردووە بەڕاستی بەمە نابی بە پسپۆرێت وانە وەکوتم ێستا پسپۆرێت تەنان لە جیانە بەرە وربوونەوە و قوڵبوونەوە شووە کاک فاروق چێن ئەو کەسانی کە پێویستیان بە چارەسەری سروشتیە بێ یاخو سەردانی ئەو بنکە و ناوەند و مەڵبەندە تەندروستیانە بێ کە چارەسەری سروشتی لێکرێ و لەگەڵیشیدا بۆ چ جۆرە گرفتێکی تەندروستی پێویستە ئێمە مناڵێکی لە تازە لە دایکبوونەوە یعنی پێویستی بە چارەسەری سروشتیە تا کاتێک گەورەترین کەس بۆ ئەو مناڵە دایکبوونە بێ پێویستە ئێمە لە بەشی کابێت پشکنینی بۆ بکرێ بۆی بزانین ئایا کابێت چونکە کۆمەڵە شتێکێ لەوانە خەلع ویلادیمان هەیە ئەوەی کە سمتیان دەرەچێت ئەوەی کە پێی قرژاڵی پێڵن قاچیان خوارە ئەمانە کۆمەڵێکە لای ئێمە ئیشی بۆ کرێ و ئەگەر تا زووتر هەستی پێ بکرێ باشترە چکە ئەمە ئەبێت چارەسەرکارێک مەسەلەن مناڵە لەدایکە بە چارەسەرکارێکی سروشتیش بیبینێ بۆی بزانێ ئەم گرفتانە ئەگەر هەبێ زوو بە زوو ئەمە چارەسەری بۆ بکرێ دوو لەوە دەست پێکا بۆ ئاستەکانی تر مەسەلەنی تر بردەوەدا بەرەو ئاستی گەورە بەرەو ئاسی بەتەمەن بۆ نمونە تۆ کەسێکی تەمەن گەورەی بەڵام ئازارێکی ملێ هەیە ئازارێکی پشت هەیە ئەژنۆ دێشێ ئەمانش شوێنی تایبەت هەیە ئەمانش پێویستیان پێ هەیە کەسێ مەسەلەن ئەوانەی کە ڕاضی کاری وەرشیەکەن تووشی ئیساباتە بن یان ئەگەر تووشی ئیساباتیش نەبن بۆ پێویستیان بە قوتکردن و بەسکردنی ماسوولکەکانیان هەیە بۆ ئەو یاریانەی کە ئەنجامێدەن ئەمانش هەر دیسان و پێشیان بە چارەسەرکاری سروشتی هەیە ئەو کەسانی کە مەسەلەن جەڵدەی لێیانە کە ئێسایەکێکی زۆر بڵێ نەخۆشێکی زۆر بووە ئەمانە بەڕاستی پێویستی یان بە کۆرسێکی بەردەوامی دوور و درێژی چارەسەری سروشتی هەیە کە بۆیان بکرێ بۆی بگە نەبنە بەر قورسی بۆ سەر کەس و کاری ئەمە ڕاستی کەواتە ئەکرێت بڵێن بۆ زۆربەی گرفتە تەندروستیەکان و نەخۆشیەکان سوودی لێ دەبینرێت هیچ ئامارێکت لەلایە کاک فاروق سەبارەت بە سەردانکردنی ئەو کەسانەی کە بۆ چارەسەری سروشتی سەردانی ناوەندوو بن کە تەندروستەکانیان کردو هیچ ئامارێکتان لایە کە چەند کەس سوودی لێ بینیەوە یاخۆی چەند کە سەردانی کردو بۆی چارەسەر وەربگرێ بەڵێ ئێمە یەکێلێشی هۆبەکانشمان وەرگرتنی ئامارە لەو ئەو شوێنانی کە کاری چارەسەری سروشتی تیاکرێ ئێمە لە تەنهانەت لە ماوەی ئەم شەژمانگی سەرەتای ئەم ساڵڵا کە 2023 تا لێ مانگی یەک تا کۆتای مانگی حەوت بۆ ئەو شەژ مانگە 47950 نەخۆ کەس هاتوون کاری چارەسەری سروشتیان بۆ ئەنجام درراوە ئەم ڕێژەیەکی زۆرە بەڵام ڕێژەیەکی دڵخۆشکەرە چکە بەڕاستی ئەو کەسێکی چارەسەری سروشتیەکە دوو بارگرانی لەسەر کەمە بێت یەکەم بەرگانێک لەسەر حکومت کەمەکاتەوە تۆ تا چەند بەرەو ئەم وارە بێت دا و دەرمان و ئازارشکێنەکان و ئەمانە کەمەکەیتەوە کاتەمە بەرگرانێک بەدیەک لەسەر حکومت کەم بووە دیوم بۆ سەر باری جستەی خۆت چکە تۆ ئەگەر تەنانەت هەمێکی پاراسۆڵ ئێمە خەڵک لای ئێمە زۆر ئاسایە کە بەکاریشی بێنی لەبەری موادی کیمیایە ئەمە خۆی لە خۆی خراپیەکی هەیە بەڕاستی تۆ کە حەبیش نەخوارد ئەو ڕێنمانە و ئەو ڕاضانە ئەو ڕێهنانەی کە ئێمە پێیانەڵین ئەوانە بکات ئەمە دووریشەکەوێتەوە لەمە بەڕاستی کاتەمە بە دوو بار ئێمە توانیمان کار لەسەر ئەم کەسە بکەین لە دوو لاوە تێچوو هەم چارەسەرەکە خاو بێت یان بڵێ کاریگەریەکانی درەنگتر دەرکەی بە بەراورد بە چارەسەرە پزیشکەکە بەڵام هەر باشترە جا منەمەوێ پرسیاری ئەوە کەم کاک فاروق ئەگەر کەسێک بیەوێ لە یەکێک لەو بنکە و ناوەندە تەندروستیانە چارەسەری سروشتی وەرگێت دەبێت بە ئەحالە لە نەخۆشخانەیەکی گشتیەوە بنێنرێت یاخود ئەگەر دوای ئەوەی کە پشکنینی کرد لە دەرەوەش بە لە تاقیگەیەکی دەرەوە زانی کە گرفتێکی تەندروستی دەتوانێت بچێت سەردان بکە بەڵێ ئێمە هەموو شوێنانە نەخۆش ڕاستەوخۆ خۆی سەردانەکە بۆ نمونە بەڵێ لە گەڕەکەکانە هەمانە مەڵبەندە تەندروستیەکانمانێ ئاسایی ئەچێ
ویان لە نەخۆشخانەکان ئێمە سنتەری کشمانێکە و سنتەرە ئێستا لە تازەکردنەوە دروست دەکرێتەوە ئاسایی نەخۆشەکە چێ پزیشکی پسپۆری لێ و ئەوی پێویست بێ بۆ یەکرێ دەست و چاوتان خۆش لە کۆتایی هیچ شتێک ماوە گەر بە کورتی داواکاری بێ گرفتەکان تا بێگە بە کورتی بێ داواکاریەکانمان زۆر زۆرە بەڕاستی ئێمە لە دوشتا خۆی بینێتەوە یەکەم بەڕاستی کەمی کارمەند یعنی کێشەیەکی زۆرمان هەیە لە باری چارەسە ئەم بارە بەڕاستی پێویستی بە کارمەندی زۆرە چونکە ئێمە کۆمەڵە مەسەلەن بیرۆکە و فکری تازەمان هەیە کۆمەڵە بەشی تازاکەنەوە لەم بەڕێبەرایەتە ئەمانە هەمووی پێویستی ئێمە شوێنێکی گرنگی وەکو عینایە لە نەخۆشخانەی شار هەمانە بەڕاستی دڵی نەخۆشخانەکەی کە لەوێ 34 کارمەندمان تایەتی بەڵام لەوێت تووشی گرفتی کەمی کارمەند بووین بەڕاستی کێشەکەش لە ئێمە نیە لە ئێمە ئێستا داواکاریمان بەرز کردوتە بۆ لە ڕێبەرز دکتۆر سەباح بەڕێبەری گشتی تەندروستی بۆ وەزارەتی تەندروستی ئیتر هیوادارین وەزارەتی تەندروستی بەم داوایە بێت چونکە ئەو چەند جارێک بڵێن دامەزراندن کرا بەڵام فی چارەسەری سروشتی لە 2014 هیچ کەسێکمان بۆ دانەمەزراوە وە کێشەی کۆلیژەکەمانێک کە بەسپاز و کۆلیژی تەکنیکی و ئەو یەک دوو شوێنێک ئێستا لە ئەوان لە خەریکی نێکنەوە ئەوان بەڵام کێشەی کارمەندەکەمان بەڕاستی زۆرە بەڵێ دەست و چاوت خۆش بێ کاک فاروق زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ بەڕێز فاروق عومەر کە بەڕێزیان لە پرسرایی هۆبەی چارەسەری سروشتین لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بەڵێ خۆشەویستان دەچینە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئێوەی دەگوازینەوە فەرموو لەبەر ئەوە ئێمە دەبێ هەموو هەوڵێکی خۆمان بدەین و ئەو ئەم مەشاکیلانەی کە هەیە بە حوار و بە گفتوگۆ چارەسەریان بکەین لەگەڵیان چونکە ئێمە بەشێکی ئەساسین لە تەشکیلی ئەم حکوومەتە و بەڕاستی من پێتان بڵێم یعنی پێویستە ئەم مەسئلەیە لە بەغدا زۆر بە باشی چارەسەر بکرێتن و حەقی مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبێ بدرێت یعنی ئەمە زیاتر مەبەستە کە جێبەجێ ئێران ڕەشە دەکات بۆ هێرشکردن بارەکەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان جەناب تزانی جارەکانی پێشوش خەڵک ئاوارە بوو خەڵک گیانی لەدەستدا هیچ هەوڵێک هەیە بووی ئەم بابەتە بە بێگرژی و چارەسەرێکی ئاشتیانی بۆ بکرێت خۆی ڕێککەوتنێکی ئەمنی هەیە لە بینی بەغدا و تاران ئیمزا کردووە ئێمە لە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق پابەندی ئەم ڕێککەوتنەین و نامانەوێ هەرێمی کوردستان سەرچاوەی هەڕەشە بێ بۆ هیچ یەک لە دراوسەکان نە بۆ ئیران و نە بۆ تورکیا و نەبوو هیچ داهێ لەم چوارچێوەیەدا بە هاوکاری و هەماهەنگی تەواو لەگەڵ بەغدا هەندێک هەنگاوی گرنگ نێنراوە و ئێمە هیوادارین کە ئەو هەنگاوانە ببنە سەبەبی ئەوەی کە هیچ کێشەیەکی ئەمنی و سەربازی دروست نێت با من خۆم باوەڕ ناکەم هیچ مبررێک بۆ عملیەیەکی سەربازی هەبێ کاکە فەرموو خۆی لە مەسەلەی هەڵبژاردن طبعاً خۆتان دەزانن کێشەیەک دروست بوو و من دوای ئەوە ڕۆژی هەڵبژاردنم دەستنیشان کردووە لەم ئێستا ئەم بابەتە پەیوەندی بە کۆمسیۆنی عێراقەوەی هەڵبژاردن کە ئێمە نامەشم بۆیان نووسیوە ئێمە چاوەڕوانین کە ئەوان دەست پێ بکەن بە هەنگاوی کردەیی بۆ جێبەجێکردنی هەڵبژاردن و ئێمە لە هەموو لایەنەکان ئێمە پابەندین بەم بابەتە مەسەلەی یەک دەقە عەفو بابەتی ئەوەی کە دەڵێن داتاکان بە تەواوەتی نەخێر ڕاست نییە حکوومەتی هەرێمی کوردستان من دەتوانم پێتان بڵێم بەو پەڕی شەفافیەتەوە تەعاملی لەگەڵ بەغدا کردووە و هەموو داتاکانیش داتای دروستن هیچ داتایەکیش نییە کە بەغەڵەت ڕەوانەی بەغدا کرابێت و ئێمە هیوادارین دیسانەوە ئەم بابەتە تێکهەڵی بابەتی سیاسی نەکرێت
مەسەلەی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان مافێکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە وەکو دەستوری عێراق باسی دەکات و ئێمە ئەو چاوەڕوانیە لە سەرۆک وەزیرانی عێراق وەکو سەرۆک وەزیرانی عێراق دەکەین کە پێویستە ئەم بابەتە بە زووترین کات حەل ببێت کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا هەر مەسەلەی موچە نییە ئێمە کێشەی مادەی 140مان هەیە کە بەنسبەت ئێمەوە زۆر گرنگە مەسلەی ڕێکەوتنی شنگار هەیە کە بەنسبەت ئێمەوە زۆر گرنگە کە دەبێ حەل بکرێ و لە هەمووی مهمتر ئەوەی کە دەبێ بەڕاستی حەل بکرێت ئەوەیە ئایا سیستەمی عێراق سیستەمێکی فدرالیە یان سیستەمێکی مرکزیە ئەوەی کە ئێستا تعاملی کە ئێستا لەگەڵ هەرێم دەکرێت تعاملێکی فدرالی نییە و ئێمە هیوادارین بە هاوکاری لەگەڵ بەغدا ئێمە بگەینە تێگەیشتنێکی مشترک لەسەر مەسەلەی سیستەمی فدرالی لە عێراق پارتیەتی زۆر خراپە و وەزعی لە بەغدا شانێن کراوە ئەو پەرتەوازەی ماڵی کوردوای کرد و زیاتر کاریگەری بە هیچ هەوڵێک نییە بۆ کۆبوونەوەی ئەو دوو حزب و ئەگەر ئێوە سەیری هەموو قسەکانی من بکەن لە چەندین ساڵی ڕابردوو هەمووی تەکیدە و ئێستاش تەکیدە لەسەر ئەوەی حتا ئێمە حتا حدێکی زۆر لە ناو خۆمان بە یەکیەتی و بە پارتی و لایەنەکان هەمومان تێگەیشتنێکی دروستمان لەسەر وەزعەکە نەبێ و پێکەوە نەبین هەر بەردەوام ئەم مەشاکلانە دێنە پێش و حەلیش تەنها ئەوەیە کە ئێمە دەبێت زمانێکی مشترک پەیدا بکەین بۆ تعاملکردن و حەلی مشکلەکان لە ناو خۆمان و لەگەڵ عێراقیش چونکە با من پێتان بڵێم ئەم مەسئلەی میزانیە و موچە پەیوەندی بە یەک لایەنەوە نییە مەسەلاوە نییە بڵێ یەک پەیوەندی بە یەک حزبەوە هەبێ ئەمە پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوە هەیە و هەموو لایەنە سیاسیەکان و گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکانیەوە دەبێت لەسەر ئەمە یەک مووقف بێ و پشتگیری تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هەتا ئێستانە KNN فەرمو وەزارەتی پێشمەرگە ئێستادا کۆمەڵێک گرەی و نیگەرانی زۆر هەیە لەسەر هێزەکانی پێشمەرگە هاوپەیمانان چی دەڵێن لەسەرەوە ئایا هاوکاریەکانی هاوپەیمانان بەردەوام بێت وەک گوزاری شەو ئەوەیە کە ئایا ئەمریکا چی ئەڵێت لەسەر پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق خۆی مەسەلەی پێشمەرگە بەڵێ بابەتێکی گرنگە گلەیەکی گەورە هەیە لە بە تایبەتی گلەیی گەورە لە پارتی و لە یەکێتی هەیە ئەمریکەکان گلەییان هەیە لەوەی کە پرۆسەکە زۆر بەخاوی دەڕوە و ڕاستیشە زۆر بەخاوی دەڕوە بەڵام ئەوە نییە هیچ نەکراوە شت کراوە بەڵام ئەو هەنگاوانەی کە هەتا ئێستا لەو لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە نێردراوە هەنگاوی گەورە نین ئێمە هیوادارین ئەم ئەو هەنگاوانە زیاتر هەرەی پێ بدرێتن و ئەم هێزانە ببن بە پرسیاری دوهەمت ئەمریکا دەوری ئەمریکا ئەوەیە کە بە بەردەوام هەوڵی ئەوە دەدەن بۆ ئەوەی کێشەکانی بینی هەرێم و بەغدا چارەسەر بکرێت دەوری ئەمریکا دەورێکی یارمەتیدەرە بۆ حەلی مشکلات. سيادة الرئيس شكرا جنابك. سيد الرئيس بالنسبة لشخص السيد شرفان بارزاني لطالما لعبت هذه الشخصية السياسية دورا مهما في الدبلوماسية على المستوى الداخلي كردستان وعلى مستوى العراق. دورك اليوم يعني مطلوب سيادة الرئيس، يعني هل سيكون هناك تأثير لحل المشكلة؟ خوي بپی مسئولیتی خوم شخصی بله اما دوری خومان دبینین و همون لایکمان لهرمی کردستان دبی او دوره ببینین بو حل مشکل کن که اوی برادری که زور حزید دکر این آرتی فرمو سیارەکەی متایبەتە بەوەی لە دوای ئەوەی کردوکی بڵێنەوە دەنێوان هەیە و بەغدا بۆ شێوەیە ئێستاگەیش ئێستا دەتوانێت بڵێن سەبارەت بە ئابووری سەربەخۆ و فرۆشتنەوەی سەربەخۆ هەرێمی کوردستان شکستی هێناوە من پێم وان نییە هەرێمی کوردستان شکستی هێنابی لەو بابەتە و ئەوەی کە سەیری مەلەفەکانی پێشوو بکەن لەو باوەڕەدام کە لەو مەسەلەیەدا ئیشی زۆر باش کراوە کێشەش هەبووە کێشەکان دەبێت بە گفتوگو بە دایۆلۆگ لەگەڵ بەغدا چارەسەر بکرێتن بەڵام لەم پرۆسەیەدا
هەرێمی کوردستان شکستی نەهێناوە. من طبعا من وەکو عرضم کردن ئێستا سەرۆک وەزیرانی هەرێم لەگەڵ جێگیری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و جێگیرەکەی سەردان دەکەم و هەر وەختێکیش پێویست بێ بەڵێ سەردانی بەختاش دەکەین و کاکە مەسلەی چوونی ئێمە بۆ بەغدا زۆر طبیعیە. ئێمە لەم وڵاتەدا دەژین، ئێمە لەم جغرافیەک دەژین، جغرافی عێراقە و ئێمە بەشێکین لەم جغرافیای عێراق. سەردانی ئێمە دەبێت زۆر بە طبیعی وەربگیرێ. هەر کاتێک کە پێویست بوو بچینە بەغدا دەچینە بەغدا. زۆر سپاس بەخێر. بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینیتان کۆنگری ڕۆژناوانی سەرۆکی هەرێمی کوردستان کە لەسەر چەند بابەتێک قسەی کرد لەوانە یان لە دیارترینی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا، موچە، هەڵبژاردن و باسی پێشمەرگە، بڵێ بابەتی پێشمەرگە. گەشتینە کۆتایی پرۆگرام و تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا لە سبەینێ و لە هەمان کاتدا پێتانەگەینەوە. کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان، خواتان لەگەڵ.